دوای پشوەکانی سەری ساڵ دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت دەست پێ دەکاتەوە. پارتی و یەکێتی پلانێکی کاتی بۆ یەکلایکردنەوەی پۆستەکان بەکاردەهێنن، بەڵام پارتی خەتی سوور بەژێر چەند پۆستێکدا دەهێنێت. بڕیارە دوای پشوەکانی سەری ساڵ دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت دووبارە دەست پێ بکاتەوە. بەپێی زانیاریەکان کە لە چەند سەرچاوەیەکی نزیکی پارتی و یەکێتیەوە دەستی وارکەوتووە، دوای تاوبوونی پشوەکان کۆبوونەوەی پارتی و یەکێتی بۆ پرسی پێکهێنانی حکوومەت ئەنجام دەدرێت. بڕیارە پارتی سەردانی یەکێتی بکات و لە مەکتەبی سیاسی یەکێتی کۆببنەوە. لە کۆبوونەوەی ڕابردووی نێوان هەردوولا داواکاریەکانیان ئاڕاستەی یەکتر کرد و لەم کۆبوونەوەیەشدا گفتوگۆی داواکاریەکانی کۆبوونەوەی پێشوو دەکەن. تیوار زانیوێتی پارتی هێڵی سووری بەژێر چەند پۆستێکدا هێناوە و بە یەکێتیشی وتووە دەستبەرداری پۆستی سەرۆکی حکوومەت نابێت. لەگەڵەوەشدا پارتی پێی باشە پۆستی سەرۆکی هەرێمیش لای خۆی بمێنێتەوە. جیا لەوەش پۆستی چەند وەزارەتێک وەک وەزارەتی ناوخۆ دەبێت لای پارتی بێت. هەرچی یەکێتیشە کە داوای 2 ساڵ بە 2 ساڵ دەکات بۆ سەرۆکی حکوومەت تا ئێستا وەڵامێکی ئەوتۆی پارتی نەداوەتەوە. بەڵام بڕیارە لەگەڵ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکان یەکێتیش قسەی خۆی بکات. بەپێی زانیاریەکان پارتی و یەکێتی لە ئەگەری ڕێکنەکەوتنیان پلانێکی کاتیان هەیە و بەپێی ئەو پلانەش دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە کاتی پڕ دەکرێتەوە. بەپێی پلانەکە پێدەچێت سەرۆکی پەرلەمان بە کاتی بدرێتە میران محەممەد کاندیدی یەکێتی تا ڕێکەوتنی هەردوو لا دەستەر پۆستی سەرۆکی حکوومەت و هەرێم و پۆستەکانی دیکە. بە قسەی سەرچاوەیەک کە بۆ تیواردووە فشاری زۆر هەیە کە تا مانگی 3 حکوومەتی نوێ پێک بهێنرێت، بەڵام هێشتا بەرچاوی پارتی و یەکێتیش ڕوون نییە کە چی دەکەن. هەر چۆنێک بێت تا هەفتەیەکی دیکە چاوەڕێ دەکرێت گەڕێکی دیکەی دانوستانەکان دەست پێ بکاتەوە.